دۆسی ئەم جارێ ئاژانسی نوژنها دەربارەی ئارامبوونی باشووری کوردستانە بەهۆی هێرش و بەردومانە بەردەوامەکانی کە لەسەر خاکی باشووری کوردستان هەیە بۆتە هۆکارێک بۆ دروستبوونی قەیران و کێشەی ئابووری و کۆمەڵایەتی. داگیرکاران لە ڕێگەی فڕۆکەی بێفڕۆکەوانەوە هێرش دەکەن ناوجەرگی شارەکانی باشووری کوردستان. هاوڵاتیان دەبنە زەرمەندی سەرەکی. ئێمە لە هاوڵاتیان دەپرسین تا چەندێک کوردستان جێگەیەکی ئارامە بۆیان. ئایا کوردستان بۆ جێی ژیانکردنێک بۆ هاوڵاتێک ئارامە؟ نەخێر نەخێر نەوەڵا ئارامی زۆر ناوەڵا بە ئارامی نایبینی زۆر. هۆکاری ئەوەی کە وەڵامە کەس نەخێرە هۆکارەکەی گەڕین بەڕاستی منەوەی ئەیبینم شخصی خۆم لە دەرەوەی کوردستانەژیم جیاوازێکی زۆر گەورە بینم لە بینی کوردستان و وڵاتانی دەرەوەیە. ئێمە بەداخە حکومەتێکمان هەیە کە پارێزگاری لە سنوورەکان ناکە. ڕۆژانە ئەیبینی وڵاتانی دراوسێ تورکیا ئێران هەر کاتێک کە ئەیانەوێ ئەتوانن هێرش بێنن ئەتوانن گوندەکان تۆپباران بکەن بێجگە لەوەش یاسایەک نییە ڕێز لە مرۆڤ بگرێ ڕۆژانە خەڵکە کوژرێ کوشتن وەکو ئەو خواردنەوەی لێ هاتووە من وا ئەیبینم لەبەرەوەی یاسانیە پارێزگاری لە مافی مرۆڤ بکە بۆ نمونە ڕۆژانە خەڵک ئەکوژرێ و ئەبینی بکوژەکە زۆر بە ئازادیەت و ئەڕوا و پاش ماوەی گەگەر بشگیرێ بەرە بێت. لەبەرەوە من ئەیبینم کە کوشتن زۆر ئاسایی بووە و یاسایەک نییە پارێزگاری لە مرۆڤ بکات بۆیە هەز ناکەم وڵاتێکی زۆر ئارام بێ هەرچەند من بۆ شخصی خۆم حەز بە ژیانەکەم لێرە و بەرنامەشم هەیە بۆ گەڕانەوە بۆ ژیان بۆ کوردستان بەڵام بەداخەوە ئێرە ئارامیتیان نییە. وڵی کە کوشتن ئەوەنە زۆر بووە ئەوەنە یعنی هەموو ماڵەکان پڕ بووە لە هەموو خەفەتە. خەفەتی کەسەکە ناسراوە کە شارەکە لە شارێکە کەسی ئەکوژرێتوە لێرەوە لە ماڵی خۆتە تەعزیێباری بووی زۆر دڵگرانی بەو شتانە زۆر ناخۆشە یعنی کارساتێکی زۆر دڵتەزیێنە. وڵی ئارامی نەماوە هەمووشی بەدەستی دوو بنەماڵەیە ئەتوان ئەم دوو بنەماڵە بە ماوەی شەو ڕۆژێ هەموو کوردستان بکەن بە بەهەشتێکی ئارام و ئاسوودە و خۆشی گوزەرانی بۆ کوردستانەکەمان. بەس بەداخەوە بارودۆخی شوێنەکە ئاسایی نیە کە بێساحێبە کاکە ئەزانیت تۆ هەر لە ماڵەکەی خۆتا دەگاکان و بەرەڵاکە بزانم چی بەسەریت ئاگای لە ماڵەکە نەبێ بە ماوەی چەند ڕۆژێک چی بەسەریت. من خۆم دایکێکم لە ماڵەوە دەرچم خەمی ماڵەکەمە ئەمان ئەم هەموو لە هەموو سنوورەکانەوە هەموو خەڵکییان یعنی بەرەڵا کردووە گوێ لە سنوورەکان ناگرزان چیەتە ناو کوردستانەوە چی ئەچێتە دەرەوە تێگەیت. بەڵام زۆر کوردستانێکی زۆر ناخۆشە یعنی زۆر یعنی لە گیان بێزارین وڵی ژیان نەما وڵی ئیسراحەتمان نەماوە بەدەست کوشتن و بڕین و ناڕەحەتی و ژن کوشتن و وڵی ئەم لە هەموو لایەکە و کوشتن هەیە و ئێتر ناعەداڵەتی دادگا هەیە ئەوانە نائارامی کردووە بە زۆری ژن ئەکوژرەیە حکومەتی لاقەی نیە بەسەرم دەسەڵاتداران ڕێخۆشکەرن بۆ ئەمە بۆیە لە سیارە تەقێتەوە لە کونەماسی تەقینەوە ئابێ ئەم شتانە ئەوە ژیانی خەڵکەکەیە کە لە مەترسیایە ژیانی خەڵکەکە ئارام نییە پارێزراو نییە بەڕاستی دوایەوە سێ بژێ ژیانی خەڵکوە و ناڕەحەتی هەمووی کۆبۆتۆ لە هەموو شتێکا بۆ خەڵکی ئەیتر ئەمانە ژیانی خەڵکی ئەمە ئارامی خەڵک لە چیا بێت بۆ کارەکەی خەڵکەکە ناژی لە هەموو نەوعیتێ خەڵک تووشی نەخۆشی دەرونیە بێت تووشی ناڕەحەتیە بێ ئەیتر بە ناڕەحەتیاتی ئەپەڕێ ئیتر چی بکە مەجبورە چێتەوە بارودۆخەوە هیچ پارێزراو نیە وڵاتمان لەبەرەوەی یاسایەکی باشی پێڕەو ناکرێت ئەمە یەک. دوو هەمیش ینی خەڵکەکە ئێستەکەوای لاتووە ئەم هەموو کوشتن و بڕینە کرێ گەر یاسایەکی باشە بە وڵاتەکە پارێزراو بێ ئەڵبەتە شتێکی باشە کرا بۆ خۆیسا ئەمڕۆکە چی نەفرێکە کوژێ ئافرەتێکە کوژێ بەیانێکە یەکێکە بێ بە واستەیەکە کەڕوا لەو لاوەبەریات ئەمەکە یاسایی مەکەی وڵات وڵات زۆر داگیر کرد ئەوە نییە یان تۆ وڵاتە داگیر ناکە لامونەوەعەیە دەیکوایی ئەمەتوانێت و نازار بێ لە وڵاتەکانی کە نا حکومت لە بەرژەوەندی خۆی شەکە لە بەرژەوەندی میلەت نایکە ئەیتێوەش خەڵکەکەوە هایە ڕێگە چارەسەری پێویستەکە لایانی پەیوەندی جاریا خودی هاوڵاتیان خۆیان چی بکەن بۆکو ڕێگە چارەسەریە؟ وەڵی خۆی بەگشتی مەوزوعی ئارامی پەیوەندی هەیە بە یاساوە چونکە ئەبێ بە یاسا
چەکەڵگرتن قەدەغە بکرێت بە یاسا بکوش سزا بدرێت یاسا وا بکە شکۆی مرۆڤەکان بپارێزرێ ئەوەش هەموومان تایە بەرپرسی پێویستەکە پارێزگاری لە سنوورەکان بکرێ یاسایەک هەبێ بۆ ئەوەی کە بە هەموو شێوەیەک ئەوە ئیدانە بکرێکە وڵاتانی دراوسێ هەر کاتێک بیانەوێ هێرش بەرنە سەر سنوورەکانی ئەم وڵاتە واللهی ئەتوانن بە دوواداچوونی بۆ بکەن من تاوانبارم با بمگرن واللهی ئەتوانن هەموو شتێ بکەن هەمووی بەدەست ئەوانە هەمووی بەدەست ئەوانە والله ئەتوانن وا بکەن لە سنوورەکان کەس نەتوانێت یعنی پەنجە درێژکا بۆ کوردستان فەرمۆرە لەولاوە قسفیلادیەکانەکەن هەمووی چۆڵی ئەکا لەولاوە جا چی نایەتە کوردستان واللهی ئەم عائشە یعنی کوردستان لە تێک داوە بەڕاستی داوا ئەکەین لە خوای گەورە خوا حکوومەتێکی عەدالەت و ڕێک و پێک و مسلمانمان بۆ بنێرێ یعنی ئێزانیتی سەرپەرشتی هەموو کوردستانمان بۆ بکات زۆر ناخۆشە زۆر کارەساتێکی دڵتەزێنە داوا ئەەکەم لە خوای گەورە خوا ئاشتی ئارامیمان بۆ بنێرێ خوای گەورە وڵاتمان بپارێزێ لە شەڕ و ئاژاوە ناڕەحەتی پێویستە حکومەت پلانێ دانێ بۆ ئەم دهینە کەوا ئەم هێرشە نەکرێتە سەر کوردستانی ئێمە لەلایەن ئەوانەوە هێرشەکرێتە سەرمانەوە کەسێ نییە گوێ بگرێت ئەوان لە بەرژەوەندی خۆیانەتی گویانێ لە کەس وەڵایە تا بێ حکوومەت خۆی چارەسەر بدۆزێتەوە بۆم خەڵکە بۆ میلەت بۆ بەرژەوەندی خەڵک نابینێت جاگە خەڵکەکەی بینایە بەم هەوار و ناڕەحەتیان زانی بە ژیان نایبینن